كسك هاد بناوي ذو الخويصرة وتي اعدل للروايتك ما عدلت بحق نسوي عدالة كيف بحق أمباري ودابجنا في غمري خاص الله عليه وسلم فرموي فكري خوارج كان لنا أمتا دروز رأي خوان أخص بيش رأي جورة كان سرتاي خوارج لزماني في غمره صلى الله عليه وسلم دروز كإمام علي هندي أعطوني ليمن وناردبو زورج بو أعطونا كلنا پێستەیەکە بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابەشێکی لە بین چوار کەسە هەیە بەس بۆ چوار کەس ئەسحاب کەس قسەی نەکرد هەموو پێ ڕازی بوون چونکە ئەیانزانی کاری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی وحیە دەی کەسێک هات بە ناوی ذوالخویصرە وتی اعدل لە ڕوايتێکە ما عدلت بحق نەچووی عەدالەتکەی بە حەق ئەم پارەی و دابەش نەکرد پیغمبری خوا صلی الله علیه وسلم فرموی هاوار بود اگر من حق جێبەجێ نەکەم کێ ئەیکا من عەدالەت نەکەم کێ ئەیکا سەیری ئەوە بکە یعنی ڕەئی خۆی پێپەسەندتر بوو لە ڕەئی پێغەمبەر صلی الله علیه و آله وسلم هەر بۆیش خەواریجەکان اجتیهادی ئیمامی عەلییان پێ هیچ بوو ئیمامی عەلی کە بڕیاریدا شەڕ ڕاگرێ بڕیاریدا موساڵەحەکە وتیانەوە خڕوجی کردو هو لە دین لایداوە ڕەیەکەی خۆیان لەهی ئەو پێ باشتر فكري خوارج عينا بهمو باسكانوا هيرشي هنا أنا أمتي إسلامي لما سلي إمامتها خوارج هاتن وتيان أبي كسبت إمام هم زهدي هبي هم علمي هبي يا باشا علم وزهد أم دوشتا كامن أعلمي زمان كي اختلافي عن بدروزي وتيان أو علم نيك لحقيقة لا بدي إن جاء أنوز علم بميلي أوان بي زهد بميلي أوان بۆیە کەوتنە هەڵەیەکی زۆر گەورەوە خوێنی مناڵێکی ساوایان ئەڕژان بەڵام ئەگەر بە دارستانێکا بڕۆشتنایە شتێکی کەمیان بخواردە پارەکەیان دائنە بۆ خاوەنی دارستانەکە و باخەکەیان و بابێ پارەکەی هەڵگرێت شەیطان چۆنی خەڵەتان چۆنی فەوتان